بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيد المرسلين وإمام المتقين محمد صلى الله عليه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. خوشکانی بەڕێز برایانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنی، بە موسڵمانی بمان مرێنی، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆی. خۆشەویستانی خۆم، دیارە چەند ڕۆژێکمان ماوە داخلی مانجی ڕەمەزانی پیرۆز بین. سەلەفی ئەو ئوممەتە ڕەحمەتی خوایان لێبێ دەیان فەرموو کە ڕەمەزان تەواو دەبێ 6 مانگ دوعایان دەکرد دەیانگو خوایان ڕەمەزانمان لێ قەبوولکەی. 6 مانجی دیکە کە تەواو دەبوو دوعایان دەکرد دەیانگو خوای بمانگەینیەوە مانجی ڕەمەزانی داهاتوو. اللهم بلغنا رمضان. خوای گەورە خۆشەویستانی خۆم، سێچا مەحەطەی داناون لە ژیانی ئینسان بۆ پاکبوونەوەی ئینسانەکان. سێچا مەحەطەی داناون، ئەو سێچا مەحەطانە ئینسانی تێدا پاک دەبێتەوە، پیا و ژن. هەندێک مەحەطە ڕۆژانەن، ئەمە ڕۆژانە گوناه دەکەین، ڕۆژانە تاوان دەکەین. خۆ دەبێ مەحەطەیەکە بێ خۆمانی لێ پاکەینەوە. ئەوجا جاری وایە هەندێکمان زێدەڕۆیی دەکەین لە گوناه و تاوانان. خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. أسرفوا يعني چی؟ یعنی زێدەڕۆیی دەکات لە گوناه، هەرچی گوناه و تاوانە دەیکاتن، ئەنجامی دەداتن. کەواتە لەوانەیە مەحەطەی ڕۆژ فریای سڕینەوەی ئەو هەموو گوناهانە نەکەوێتن. پێویستت بە مەحەطەیەکی دیکە کە مەحەطەی هەفتانەیە. نەخێر جاری وایە مەحەطەی هەفتانەش فریای سڕینەوەی ئەو هەموو گوناه و تاوانانەمان ناکەوێ، پێویستمان بە مەحەطەیەکی ساڵانە دەکاتن. لەوانەیە هیوامان هەبێ مەحەطەی ساڵانەش هەر پاکمان نەکاتەوە، مەحەطەی تەمەن ئینسانی پاک دەکاتۆکو ئەو ڕۆژەی لێ دەکات کە لە دایکی خۆی بەوەلەد دەبێت. جا من زۆر بە کورتی باسی ئەو 4 مەحەطەتان بۆ دەکەم، دوای پرسیارێکتان ئاراستە دەکەم، هەرچی پرسیارەکەی زانی خەڵاتی دەکەین، وەکو مەڵبەند خەڵاتی دەکەین، خەڵاتێکی ئیشاءالله بەشقم بەکەلکی بێتن لە مانجی ڕەمەزان ئیشاءالله. بەڵام پرسیارەکە دەبێ وەکو خۆی وەڵام داتەوە. ئەوە نییە بڵێ وەڵا جا مامۆستا من نزیکم کردەوەی من 2 ڕاست بوون ساعت دەبێ هەمووی ڕاست بێت. ونێ مامۆستا یاسین مەحەطەی یەکەم مەحەطەی ڕۆژانە خۆشەویستانی خۆم نوێژەکانمانن. پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ نوێژ بۆ نوێژ کەفارەتە. نوێژ بۆ نوێژ کەفارەتە. یعنی نوێژی نیوەڕۆت کرد، لە نوێژی نیوەڕۆدا بۆ نوێژی عەسر هەندێک گوناه و تاوانت کردن. نوێژی عەسرت کرد، هی پیاوان بە جەماعەت لە ماڵەوە لە مزگەوت، هی ژنانیش بە منفەریدی یان بە جەماعەت لەگەڵ پیاوەکەی لە ماڵەوە، ئەبێتە کەفارەتی ئەو گوناهانە. خۆی پێڕانە گیرە، دوای عەسر دەستی بە گوناهان کردەوە، نوێژی مەغریبی کردی سانەکە و ئەو گوناهانە ڕەش
گوناهەکان کەڵەکە دەکەن. هەندێک گوناه عادەتیان وایە لە مابەینی نوێژی جەماعەت ڕەش نابنەوە، تەبیعاتەکەیان وایە. ئەدی لەکوێ ڕەش دەبنەوە؟ لە جومعەکان. جومعە بۆ جومعەی کەفارەتە، پاک دەبیەوە. لەبەرەوەندێش ڕوودەبرایان دەکەم، چونکە جومعە لەسەر برایان واجبە زوو بڕۆنە مزگەوت بە لە وشترێکەوە هەتا هێلکەیەکی باشتێکت بەرکەوێت لە شوێنێکی وا دانیشتە تۆزێ چاو بە خۆدا بجێڕەوە لەو جومعەیەی کە ڕابردووە لە تەمەنت چت کردووە، لەو جومعەی تەمەنی ڕات بردووە چت کردووە، لە چ پەشیمانی؟ چونکە هەر ڕۆژێک کە ڕۆی ناگەڕێتەوە، هەر ڕۆژێک لە ژیانی ئێمەدا ڕۆی ناگەڕێتەوە، ئەو ڕۆژە مۆری لێ دەدرێتن، مۆری لێ دەدرێتن هەتا کەنجین، هەتا ڕۆژی قیامەت. ڕۆژی قیامەت ئەو ڕۆژە دەهێنرێتە پێشەوە، دەهێنرێتە پێشەوە. خوای پەروەردگار پیشانت دەداتەوە، کتابەکەت تەسلیم دەکاتەوە، دەفەرمێ ئیقڕە کتابەک، ئەوە کتابەکەی تۆ. تەماشە دەکەی شەممە، یەک شەم، دوو شەم، سێ شەم، ئەو جا پێدادەی ساڵ ساڵ هەموو کردەوەکانی توی تێدا تۆمار کراوە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێ یا عیبادی ئینەما هی ئەعمالکم ئوحصیها لەکم، بەندەکانی خۆم کردەوەکانی گۆن ئەم بۆ ئێوەی تۆمار دەکەم، کردەوەکانی خۆتانن بۆتان تۆمار دەکەم. کردەوەی کەس بۆ کەس تۆمار ناکرێتن، عملی کەس بۆ کەس تۆمار ناکرێ. بەڵام ئاگاتان لە یەک شت بێ، لە پاداشتی کردەوەکانی یەکتر بەشدار دەبین، لە پاداشتی کردەوەکانی یەکتر بەشدار دەبین. ژنێک تەشجیعی مێردەکەی دەکا بۆ شەو نوێژان، بە قسەی دەکا، لە شەو نوێژەکانی بەشدارە. پیاوێک ژنەکەی تەشجیع دەکا بۆ دووشەم و پێنجشەم بە ڕۆژووبوون، بە قسەی دەکا، لە پاداشتەکەی بەشدارە، بەڵام لە پاداشتی وشکەم نابێتەوە. دوو گەنجن، یەکی فێری نوێژی جەماعەت دەکاتن، لە پاداشتی نوێژی جەماعەتەکەی بەشدارە هەتا ماوە، بەس لە پاداشتی وی کەم نابیتەوە. ئینەما هی ئەعمالکم ئوحصیها لەکم، کردەوەکانی خۆتانن بۆتان دەنووسمەوە. فەمەن وەجەدە خەیڕەن فەلیەحمەد الله، هەرچی شتی چاچی لە سوحوفی ئەعمالی خۆی دابینی و با ستایشی خوا بکە، سوپاسی خوا بکە، تەوفیقی خوایە. خۆشەویستانی خۆم، تەماشەکەن، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دنیا دەداتە هەموو کەسێکی، دنیا دەداتە ئینسانی مسلمان و کافر، ئینسانی منافق و ئینسانی مشریک. بەڵام دنیادانەکەی مانای خۆشەویستی نییە، مانای خۆشەویستی نییە. بەڵام ئیمان و هیدایەت بەس دەداتە کەسێکی کە خۆشی بوێت. یعنی وەڵڵاهی ئێمە دەبێ شەو و ڕۆژ سوزدەی شکر ببین بۆ ئەو خوای کە هیدایەتی داوی. دەبێ بزانین داخۆ خوای گەورە تەبارەک و تەعالا چ خەسڵەت و سیفەتێکی جوانی دە ئێمەدا دیتووە، شایستەیە و هیدایەتە بین کە هیدایەتی داوین. لەبەرەوە دەبی دائیمەن ئەو دوعای پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دووبارە بکەینەوە، بڵێن الحەمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. گەورەترین نیعمەتە، گەورەترین سەرمایەیە. هیدایەت مانای خۆشەویستی خوا بۆ عەبد و بەندەکەی خۆی، خوشکە سەرپۆشەکانمان، برا بەڕێزەکانمان، مولتەزیمەکانمان، ئەوەی کە هیدایەتی وەرگرتەوە خۆشەویستی خوایە. خۆت حازر کە بۆ لیقای خوا. ئەگەر چووی بۆ لیقای خواش، هیچ خۆشەویستێک خۆشەویستەکەی خۆی ئەزیەت نادات. هیچ خۆشەویستێک خۆشەویستەکەی خۆی ئەزیەت نادات. خوای گەورە قەت خۆشەویستەکانی خۆی ئەزیەت نادا، عەفویان دەکات، چاوپۆشیان لێ دەکات لە کەم و کوڕیەکانیش. ئەو جا خۆشەویستانی خۆم، محەطەی ساڵانە کە ئێستا لە بۆی دانیشتوین محەطەی ڕەمەزانە. طبعا ڕەمەزان گەورەترین مانجی خوایە تەبارەک و تەعالا.
لەو مانگەش گەورەترین شەوی تێدایە لە شەوەکانی ساڵ کە شەوی لەیلەة القەدرە. لەیلەة القەدر خەیڕ، صیغەی تەفضیلە، خەیڕ من ئەلف شەهر. ناڵێ خێری بەقەدەر هەزار مانجیە، ئەڵێ خەیڕ من ئەلف شەهر. چونکە هەندێک لە توێژەرەوانەوە بە کرچووکاڵی ئەوەی دەکەن، دەڵێ خێری وەکو هەزار مانجە. نە، دەڵێ خێری لە هەزار مانجیش. بۆ خوای گەورە تەبارەک و تەعالە باسی هەزاری دەکا، باسی زیاتری ناکە، مادام خێری لۆ نەیگوتە خێری لە ملیۆنێکی زیاترە، خۆ بۆی هەیە لە ملیۆنێکی زیاتر بێ. لەبەرەوەی لە ناو عەرەبەکانە و کاتێ هەتا ژمارە هەزاری خەڵکەکە هەتا هەزاری دەزانی، هەتا هەزاری دەزانی. یعنی ئاوا هەزارەکە باو بوو لە ناو خەڵکی لە ناو عەرەبەوە و سەردەمەی. لەبەرەوەی لە سیرەدا هاتووە یەکێک لە سەحابەکان پارچەیەکی زێڕی دەست دەکەوێتن، غەنیمە، دەیباتە بازاری بیفرۆشیتن، دەیباتە بازاری بیفرۆشیتن. ئەویش دەڵێ داوای چەندی دەکەی؟ دەڵێ داوای 1000 دیناری دەکەم. نەفرێک دەستە بن گوێی، دەڵێ بۆ داوای زیاتر ناکەی لە 1000؟ دەڵێ بۆ لە 1000 زیاتر هەیە؟ ڕقەمی لە 1000 زیاتر؟ دەڵێ بەڵێ هەیە، داوا بکە. عادەتەن ئەو ژمارە 1000 زۆربەی خەڵکەکە ئاشنا بۆ پێی، لەبەر هەندێک خوای پەروەردگار دەفەرمێ خەیڕ من ئەلف شەهر، لە 1000 مانجی خێری زیاترە. کەواتە خۆشەویستانی خۆم، پێغەمبەرمان ڕوح و جامان بە قوربانی بێ خۆڕایی نییە، ئەلەو سێ دوعایەی کە جوبریل عەلەیهی سەڵات وەسەلام دوعاکانی کردوون، پێغەمبەریش فەرموویەتی ئامین، پێغەمبەریش فەرموویەتی ئامین. یەکێک لە دوعاکانی تایبەتە بە مانجی ڕەمەزان، دەفەرمێ یا ڕەبی خوایە، ئەوە چێوە؟ دەڵێ جوبریل عەلەیهی سەڵات وەسەلام یا ڕەبی خوایە، هەر کەسێک داخیلی مانجی ڕەمەزان بوو عیبادەت و خواپەرستی بەو شێوەی نەکرد کە شایستەی ئەو بێت و لێی خۆش بی، یا ڕەبی خوایە قەت عەفوی نەکەی. پێغەمبەریش دەفەرمێ ئامین. دوعایەک جوبریل بیکە، پێغەمبەریش ئامینی لەسەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام، وەڵڵا و بیللا و تەڵڵا ڕەتبوونەوەی نییە لای خوای گەورە. خۆشەویستانی خۆم، مانجی ڕەمەزان مانجی عیبادەتە، مانجی بە خۆداچوونەوەیە، مانجی تەسکیەی نەفسە، مانجی پاشەکەوتە. ئاگاتان لەو خاڵەی بێت. پێش مانجی ڕەمەزان ئەگەر پاشەکەوتت 250,000 بوو بێ، بۆ نمونە 100,000 بوو بێ، دەبێت لە مانجی ڕەمەزان بیکەی 200,000، بیکەی 500,000. بۆ؟ چونکە مانجی ڕەمەزان مانجی خواردن نیە، دەبێت خۆت لە خواردنان بگریەوە. خۆ حاضر مەکە لە ئێستاوە وەڵاگە مانجی ڕەمەزان ملیۆنێکت سەرف کردبێ، 500 سەرف کردبێ، دەیکەمە 1.5 ملیۆن وەکو دەیکەمە 1000 و یعنی 2 ملیۆن و 3 ملیۆن. مانجی ڕەمەزان مانجی ریاضەی ڕوحە، مانجی ڕەمەزان مانجی تەسکیەی نەفسە، مانجی ڕەمەزان مانجی ژیانە لەگەڵ قورئان. دەزانن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو مانگە ڕەمەزانەکان هەتا لە ژیاندا مابوو، هەموو مانجی ڕەمەزان کە لە ژیاندا مابوو، جوبریل دەهات دەوری قورئانی بە پێغەمبەر دەکردەوە عەلەیهی سەڵات وەسەلام، مدارەسەی قورئانی پێ دەکرد. قورئان هەردووچیان قورئانیان لەبەر بووە، هەردووک حافظ قورئان بوون. جوبریل گوێی دەگرت عەلەیهی سەلام، پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام بۆی دەخوێندەوە هەتا تەواو دەبوو. ئاخر ڕەمەزانی ساڵی 2 جار مڕاجعەی پێکردەوە، 2 جار مڕاجعەی بە پێغەمبەر کردەوە عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، گەنجە جوانەکان، خوشکە ئازیزەکانی خۆم، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر موسڵمانێک مانگ بسوڕێتەوە، مانگ بسوڕێتەوە ختمی قورئانی تێدا نەکا، هەجری قورئانی کردووە، هەجری قورئانی کردووە. وبر أو شكاتي دكوي كبيغمبر عليه الصلاة والسلام دفرمي وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. خومان بابا أو حاضر كين 5 نوێژە لە دوای هەموو نوێژێکی 2 پەڕی بخوێنە جزوەک دەکات، هەر ئاگاش لێ نابی چۆن ختمەکەی تەواو دەکەی. نەک کابرا ڕەمەزان دابێ
دەست بە خەتمەی دەکا ڕۆژی یەکەم و دووەم و سێم و چارەم و پێنجەم لەسەری ڕژ دەبێ دوای هوردەورە تەمبەڵ دەبێ ڕەمەزان تەواو دەبێ خەتمەکەی تەواو ناکە قەپاتی دەکاتەوە تا ساڵێکی دیکە ئەوە هەجری قورئانی کردووە. خۆشەویستانی خۆم ئەو مانگە خوازیارم بێتە مانجی ڕەحمەت بۆ هەموو لایەکمان. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چوار وعد و بەڵێنی بە ئیمانداران داون لە قورئانی پیرۆز. چوار وعد و بەڵێنی بە ئیمانداران داون لە قورئانی پیرۆز کە هەر چواریان لە مانجی ڕەمەزاندا دێنەدی. چوار وعد و بەڵێنی بە ئیمانداران داون لە قورئانی پیرۆزدا هەر چواریان لە مانجی ڕەمەزاندا دێنەدی لەبەردەستی خۆمانە لەبەردەستی خۆمانە و هەر چواریشان یەک لێشی گەورەترن. ئەمنە دەڵێم لە مانجی ڕەمەزان نەک تایبەت بن بە مانجی ڕەمەزان لە مانجی ڕەمەزان هەر چواری دێنەدی دەتوانین هەر چواران جێبەجێکەین. یەکەمیان خوای پەروەردگار وعد و بەڵێنی داوە بە ئیمانداران ئەفەرمێتی ئودعونی ئەستەجیب لەکم ئودعونی ئەستەجیب لەکم لێم بپاڕێنەوە وەڵامتان دەدەمەوە. وعد و بەڵێنیانە نا وعد و بەڵێنی خوایە. ڕەمەزان مانجی دوعایە یان مانجی دوعا نییە؟ مانجی دوعایە. کەواتە با کاتێکی زێڕینمان تەرخان کەین بەچێ؟ بە دوعا. شێوازی دوعا ستایشی خوا دەکەی بەخوای پەروەردگار هەڵدەڵێی ئەو جا سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەی عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ. ئەو جا بۆ خۆت دەپاڕێیتەوە ئەو جا بۆ دایک و باوکت دەپاڕێیتەوە ئەو جا بۆ خێزانت ئەگەر خێزانیشە بۆ مێردەکەی ئەو جا بۆ منداڵەکانتان ئەو جا بۆ خزم و کەسە دوورەکانتان ئەو جا بۆ عامی مسڵمانان لەسەر ئەو دوعانە بەردەوام بن. ئەوە وعد و بەڵێنی یەکەم. وعد و بەڵێنی دووەم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە ئیماندارانی داوە ئەوەش دەزانن فەذکوڕونی ئەذکوڕکم. ئەوەش زیاتر لە مانجی ڕەمەزان تەجەلا دەکات. مانجی ڕەمەزان مانجی زکر و یادی خوایە. ئەو مانگە تەماشە دەکەی ئەوەی کە غافڵیش بۆ لە خوا لەو مانگەی دێتە پێشەوە لەو مانگەی دێتە پێشەوە. ئەوە دوو. سێ ئەوەشیان زۆر ئاسانە لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم. دیسان مانجی ڕەمەزان مانجی شوکرە. کابرا بەفکری دێتەوە خوای سوپاس و ستایش بۆ تۆ الحەمدولیلا ها لەسەر سفرەی دادەنیشن هەموو کۆ دەبنەوە برسینە کە ناندێ خوای سوپاس و ستایش بۆ تۆ الحەمدولیلا. ئەو جا دڵمان دەکرێتەوە بەرەکمان دەکرێتەوە کوڕە یعنی بەخشین زۆر دەبێ. ئەوە هەمووی چییە؟ هەمووی شوکرانەی نیعمەتەکانە. دوایین بەڵێنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە هەر تایبەتە بەو مانگەی و بە مانگەکانی دیکەش بەس لەو مانگەیدا تەجەلا دەکا کە چییە؟ وما كان الله معذبهم وهم يستغفرون. قد خوای گەورە تەبارەک و تەعالا قەومێک عەزاب نادا کە ئیستیغفار بکەن کە تەوبە بکەن کە پەشیمان ببنەوە. وما كان الله معذبهم وهم يستغفرون. ئەو چوار بەڵێنە با هەوڵ دەین لە مانجی ڕەمەزاندا ئیشیان لەسەر بکەین کە بەڵێنەکانی خوای حەقن ڕاستن با ببنە ئاوێنەمان خۆمانی تێدا ببینینەوە. ئەمە لەکوێی ئیستیغفارین لەکوێی شوکرین لەکوێی شوکرین لەکوێی زکرین لەکوێی دوعاین. خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی مانجی ڕەمەزانمان لێ قبول کە و عاقبەت خێرمان بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەوەی کە مانگەکە تەواو دەکات دەمێنیتن خوای گەورە لێی قبول کە ئەوەی کە لە ناو مانگەکەی دەمری خوا لێی خۆش بێ خوا عەفوی کە خوا دەرەجەی عالی کە و خوای پەروەردگاریش
تەوفیقمان بداتن بۆ کاری باش کاری چاک لەو مانگەی و ببینە هەوێنی برایەتی و خۆشەویستی لەناو ئەو کۆمەڵگە و مجتەمەعەدا. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.